ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. ئەمڕۆ یەکشەممە ژن تیڤی کلیپی هەڵبەستی بۆ هەموو منداڵانی ڕێبەرۆجەلان کە پێشتر لەلایەن کۆمەڵی هونەری ئازادی ئەوروپاوە بەرهەمهێنرابوو بە زاراوەی سۆرانی بڵاو کردەوە. ڕۆژی هەینی 25 تەمووز کۆمەڵی هونەری ئازادی ئەوروپا لەسەر هەڵبەستی بۆ هەموو منداڵان کە لەلایەن ڕێبەرۆجەلانەوە بۆ منداڵان نووسرابوو کلیپێکی ئەنیمەیشنی بەرهەمهێنا. کلیپەکە بۆ یەکەم جار بە زمانی تورکی لە مد موزیک تیڤی و کەناڵی یوتیوبی هونەری ئازادی ئەوروپا بڵاو کرایەوە. بەرهەمهێنەرانی ئەنیمەیشنەکە ئاماژیان بۆ کردوکە ئامانجیان لە کارە هونەریەکە گەیاندنی پەیامی ڕێبەرۆجەلانە بۆ منداڵانی جیهان لە ڕێگای هونەرەوە. جێ ئاماژەی هەڵبەستەکەی ڕێبەرۆجەلان بۆ یەکەم جار لە کۆبوونەوەی تەفگەری ژنانی ئازاد تەژە ئاو دەست پێشخەری دایکانی ئاشتی لە چوارچەوەی ڕۆژی دایکاندا خوێندرایەوە. ڕێبەرۆجەلان بۆ نووسینەوەی هەڵبەستەکەی ئیلهامی لەو نامانەوە وەرگرتووە کە لەلایەن منداڵانەوە بۆی نێردراوە. ژمارەی نوێی گۆڤاری گەنجانی وڵات پارێز با مانشەتی سەرەکی وەرن با بەڕۆحی هەواڵەتی کۆمۆنیستیەوە بۆ بنیاتانی کۆمۆن کۆببینەوە بڵاوکرایەوە. گۆڤارەکە دوو مانگ جارێک بە زمانی کوردی و تورکی دەردەچێت و لە ژمارەی نوێیدا بەدواداچوون بۆ ئیرادەی تێکۆشان و ڕۆحی بەرخۆدان و پێشکەوتنی ئایدۆلۆژیای گەنجان دەکات و تەوەری سەرەکی بابەتەکەش وەرن بە ڕۆحی هەواڵەتی کۆمۆنیستەکان بۆ بنیاتانی کۆمۆن کۆببینەوەیە. لەم ژمارەیەدا بابەتی ڕەسەن و بەهێز کە دیدگای نوێ پێشکەش بە گەنجاندەکان لە خۆ دەگرێت. هەروەها بابەتەکانی لێکۆڵینەوە پێداچوونەوە بە ئامانجی بەهێزکردنی گەنجان لە زانست و بەشداری هۆشیارانیان لە پرۆسی تێکۆشاندا نووسراوە و لە بەشی کەلتور و هونەری گۆڤارەکەش باز لە شەهید هۆزان سەرحەد کراوە کە نیشان دەدا هونەر زمانی بەرخۆدان و هەندانی گەنجانە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سەبارەت بە هێرشی چەتەکانی داعش بۆ سەر ناوچەکانی خۆبەرەوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەیاندووە لە سەرەتای ئەم ساڵەوە 114 هێرش لەلایەن چەتەکانی داعشەوە لە سنووری پارێزگای دێرەزور ئەنجام درراوە و کا لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا ناوچەکانی ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتیک ڕووبەری چەندین هێرشی چەکدارانی داعش بوونەتەوە کە بەهۆیەوە ژمارەی هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی و ئەمەش هاوکاتوە لەگەڵ بەردەوامی ئۆپەراسیۆنە سەربازەکانی قەسەدە و ئاپەیمانی نێودەوڵەتی لە ناوچەکان. هەروەها ڕاشگەیاندووە لە ئەنجامی و هێرشانەدا 22 ئەندامی هێزەکانی قەسەدە و 9 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و هاوکات 27 کەسیش بریندار بوون کە لە ناویاندا ئەندامی هێزەکانی ئاسایشی ناوخۆی پڕێوبەری هەیە. دەشڵنجگە لە قوربانیانی جەستەی زیانی مادی زۆر بەربن کە سەربازی حکومیەکان لە دێرەزور کەوتوتەوە ئەویش لە ئەنجامدانی هێرشی داعش بۆ سەر ئەو دامەزراوانە و دواتر ڕاکردنیان بۆ ناوچەکانی نیشتەجێبوون و خۆحەشاردانیان کەوا دەکات دۆزینەوە و دەستگیرکردنیان قورس بێ. کۆمیتەی ئیکۆلۆژیکە جەکە سەبارەت بەو ئاگرەی کە شەوی 25 تەمووز لە چیای ئاویەر لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان کەوتەوە ئاگەیاندراوێکی بڵاو کردووەتەوە و لەوێدا ڕایگەیاندووە حەمید مورادی بۆ ئەوەی سروشت و دارستانی وڵاتێکی نەسووتێت گیانی خۆی فیدا کرد و ئەم پێگەیە زۆر شکۆمەند و بەنرخە. لە ڕاگەیاندراوەکەی کە جەکە داهاتووە لە ساڵانی دواییدا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە ئەنجامی سیاسەتەکانی دەوڵەت و هەم بەهۆی کەسانی ڕاندخۆرەوە چەندین جار ئاگر لە دارستانەکان دەکەونەوە لە بەرامبەر ئەم سووتانی دارستانەکاندا ژینگە پارێزانی ڕۆژهەڵاتی کوردستان هەردەم لە هەوڵ و تێکۆشاندا بوون. هەروەڕاشی دەگەیەنن لە ئەنجامی ئەم تێکۆشانەدا چەندین جار دەستگیرکراون یا کوژراون و یەکێکیش لەوانە شەریف باجوەر و سێ هەواڵی کە لە کاتی هەوڵدان بۆ کوژانەوەی ئاگرەکەی چیای مەریوان بەهۆی دووکەڵەوە گیانیان لەدەستدا. شەریف باجوەر وەک سمبولی تێکۆشانی ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان دەبینرێت. هەروەها ڕاشیان گەیاندووە شەریف باجوەر و حەمید مورادی وەک پێشەنگانی تێکۆشانی ژینگەی هەردەم یاد دەکرێنەوە. لە کۆتایشدا لە ڕاگەیاندراوەکەی کە جەکاتوە پێویستە ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی کۆمەڵگەیی بەرەو پێش ببرێت و ژینگە پارێزانی کۆمەلگایی بەرامبەر بە سیاسەتی دەوڵەت پەرست دەسەڵات پەرستی و سەرمایەداری ئاو و خاک و دارستانەکانیان لە ڕێگەی گروپ و کۆمەڵە و کۆمونەکانیانەوە بپارێزن. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە ناسنامی پێنج شەڕەڤانی ئاشکرا کرد کە لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیان لە کات و شوێنی جیاوازدا شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی قەسەدەدا هاتووە هەواڵی خەباتکارمان کەسرا بە ناوی ئیبراهیم خزر شەعیتی لە ڕووداوێکی سەربازیدا لە شارۆچکەی ئەلسوور لە گوندەوارەکانی ڕۆژهەڵاتی دێرەزور شەهید بوو. هەروەها حەسەن مەروان ئەکلا بە ناسناوی مەروان لە چوارچەوەی هێرشێکی ڕێکخراوی تێرۆریستی داعش لە
شارۆچکەی بەسرە و لا گوندەوارەکانی ڕۆژهەڵاتی دێر و زووری شەهید بووە. هەروەها ڕەسام حەمۆد ئەحمەد حەمادە بە ناسناوی قەناسی منبەج ئەویش لە ڕووداوێکدا لە شاری تەبقە شەهید بوو. هاوکات شەهید بوونی هەردوو ئەشەروانی تر عەلی بەهادین شاهین بە ناسناوی تۆفان بەلەک و هەروەها مستەفا عومەر عەربۆش بە ناسناوی شێخ جەبەل لە ڕووداوێکدا لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیان لە شارۆچکەی جەبەلیە لە گوندەوارەکانی ڕۆژهەڵاتی کۆبانی ڕاگەاندراوە. لە ڕاگەاندراوەکەی قەسەدەدا هاتووە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی کەسوکاری پێنج شەهیدەکەمان و سەرجەم خانەوادەکانیان دەکەین و دڵیان دەکەینەوە کە بە دڵسۆزیەوە درێژە بە خەباتەکانیان دەدەین و هیوا و خەونەکانیان بۆ نیشتمانێکی ئاسایش و سەقامگیر بەدیدێنین. بەدوای ئەو قەیرانە مرۆڤیەی کە لە پارێزگای سوێیدا لە دوای هێرشەکانی حکوومەتی کاتی سووریا و گروپەکانی نزیکلێی هاتوۆتە ئاراوە ئیداری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئامادەی خۆی بۆ ناردنی هاوکاری پێویست بۆ سوێیدا دەربڕێ و بۆ ئەمە بەسەر چەندین کەمپین ڕاگەاندرا لە کۆکردنەوەی هاوکاری پێویست و ئامادەکردنیان تا ئێستا ئیداری خۆبەڕێوەبەری چاوەڕێی کردنەوەی ڕێڕەوێکە بۆ گەیاندنی هاوکاریەکان بە سوێیدا بەپێی زانیاریەکانی ئیداری خۆبەڕێوەبەری لا ڕێگەی بەڕێوەبەرایەتی پەیوەندیەکانی دەرەوە ئەنجومەنی جێبەجێکردن بەردەوامە لە هەوڵەکانی بۆ دەستەبەرکردنی ڕێگەیەکی سەلامەت بۆ گەیاندنی هاوکاری کاروانی هاوکاریەکان بە دەروزەکان. دوای هێرشەکانی سیانزەی تەمووز لە سوێیدا بارودۆخێکی مرۆیی تراژێدی بەڕێوە دەچێت. ئەو ئابلۆقەی کە لە سەر ڕێگەی دیمەشق دەرعاددانراوە بۆتە هۆکاری کەمبوونەوەی ئاو و خواردن و سوون و تەمەنی و هۆکارە سەرەتاییەکانی ژیان و بە گوێرەی سەرچاوەکان تەنها لە گوندەکانی دوور و نەجران 100 کەسی مەدەنی لە نێویاندا ژن و منداڵ و کەسانی بە تەمەنیش کوژراون. لایەنی پەیوەندیدار بەردەوامە لە تۆمارکردنی ناوی قوربانیان بەڵام بە گوێرەی راپۆرتەکان لە سنووری گشتی سوێیدا ژماری کوژراوان 1000 کەسی تێپەڕاندووە. بە گوێرەی سەرچاوە خۆجێوی یاسایەکان هێزەکانی حکوومەتی ڕاگوزەر و چەکدارەکانی سەر بە حکوومەتەکە کۆمەڵکوژی و پێشلکاری و سوتاندنی ماڵان و تاڵانکردنی مڵکەکانیان ئەنجام داوە و دیمەنی ڕفاندنی دەیان ژن و منداڵ بڵاو کراونەتەوە. هەروەها باس لەوەش کراوە کە چارەنووسی زیاتر لە 80 کەسیش نادیارە. سەرەڕای هێوەربوونەوەی شەڕەکە هەندێک جار پێشلکاری هێشتا لە ئارادایە و دانیشتوانی سوێیدا بە هیوان ئاگربەس بەدی بێت و ڕێڕەوی مرۆیی بۆ تێپەڕاندنی هاوکاریەکان بکرێتەوە و ئابلۆقەکانیش لا ببرێن. بە پێی زانیاریەکانی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لە ڕۆژی 25 ئەم مانگەدا کۆڵبەرێکی کورد بە ناوی بەرزان ساڵحی خەڵکی بانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچەی سنووری سەیران بند لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە کوژراوە. ئاجی ئاماژەی کۆمەڵێک کۆڵبەری کورد لە کاتی کۆڵبەریدا لەو سنوورەوە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە کەوتونەتە بەر دەسڕێژی هێزە چەکدارەکانی ئێران و لە ئەنجامدا بەرزان ساڵحی دەستبەجێ گیانی لەدەست داوە. باس لەوەش کراوە کە ئەو کۆڵبەرە کوردە باوکی سێ منداڵ بووە. جێ ئاماژەی کۆڵبەران لە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی توندەتیژی هێزە چەکدارەکانی ئێران دەبنەوە بە جۆرێک هێزە چەکدارەکانی ڕژەمی ئێران بە بیانووی بەرەنگاربوونەوەی قاچاقچێتی تەقەلا کۆڵبەران دەکەن کە تەنها لە ساڵی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان 52 کۆڵبەری کورد کوژراون و 131 کۆڵبەری دیکەش بریندار بوون. سوپای ئیسرائیل بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ لە باشووری کەرتی غەزە بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێندرا و ئەفسەرێک و سەربازێکی لیوای گۆلانی وڵاتەکەیان کوژراوە و 9 سەربازی دیکەش بریندار بووە. هەروەها ئاماژە بۆش دەکەن کە پێشتر بۆمبەکە لە ناوچەکەدا چێندرا بوو لە ئەنجامدا زرێپۆشێکی سوپای ئیسرائیل کراوەتە ئاماج. ژمارەی کوژراوانی سوپای ئیسرائیل لە حوتی تەشرینی یەکەمی ساڵی 2023 تا ئێستا گەیشتووەتە نزیکەی 895 کەس. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.